ناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵین لە بەرنامەیەکی تری مەودا بە ئەوەی بەڕێز و خۆشەویست دەکەینەوە. مەودای ئەم جارەشمان وەکو درێژە پێدەری بەرنامەکانی ڕابردوو قسە لەسەر معریفەی ئاینی و بەهایوانەی پەروەردەی یەکەن، بە تایبەتی ئەوانە پەروەردەیانەی کە لە ناوەندەکانی خوێندندا زەرورە ئیشیان لەسەر بکرێت بۆ خوێندکاریاخ و سیستەمی خوێندن، سیستەمی هاوچەرخی خوێندن تا چەند ئاتاجە بەوانە پەروەردەیەکان. لەوانەیە بەشێکی زۆری کێشەکانی فێرکردن تا ڕادەیەک کەمتر بێ لە ناوەندەکانی خوێندندا، بەڵام ئەوەی کە ئەمڕۆ بەشێکی زۆر لە توێژەران و ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی و بەرپرسانی ناوەندە پەروەردەیەکان قسەی لەسەرەکەن ئاتاج بوونەیە پێداویستی وانەی پەروەردەیە، تایبەتی وانەی پەروەردەی ئیسلامی، پەروەردەی مەدەنی، پەروەردەی نیشتیمانیەکان. ئەم وانانە گرنگن لە ناوەندەکانی خوێندندا، کۆمەڵە بەهاو، کۆمەڵە قیەم و پێدرا و مۆڕاڵی تایبەت بە خۆیان هەیە. ئێمە هەوڵ دەدەین لەم بەرنامەیەشدا قسە لەسەر بەهای ئاینی و هەروەها معریفەی وانەی پەروەردەی بکەین بە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر عادل شێخانی سەرنووسەری گۆڤاری بڕیار کە گۆڤارێکی پەروەردەی کارگێڕی ئیداریە و هەروەها بەڕێز دکتۆر عەبدولفەتاح بەهێیی توێژەر لە شەریعەتی ئیسلامی بەخێربێن بۆ بەرنامەی مەودا. دکتۆر عادل، ئەوانانەی کە پەیوەستن بە بەهاوە یاخود بە قیەمەوە لە کوردستان کە زیاتر پەیوەستن بە کۆمەڵی بابەتی پەروەردەیەوە، تا چەند گرنگە خوێنکاری کورد یاخود فێرخوازی کورد یاخود بە شێوەیەکی گشتی تا چەند لەناو ئەم کۆمەلگایە ئێمە ئاتاجین بەوانە قیەمیەکان بەهاییەکان کە ئینسانیەت لە ناخی مرۆڤ ئاچێنن. سەرەتا بەناوی خوای بەخشندە و میهرەبان، بێگومان پەروەردە کرۆکی یاخود بڵێم پەیامی هەموو پێغەمبەران بووە و فەلسەفەی فێربوونیش سەرەتا پەروەردەیە و ئێمە وەزارەتەکەمان کە هەڵەسێت بە فێرکردن و پەروەردەکردن ناوی وەزارەتی پەروەردەیە نەک وەزارەتی فێربوون، و هەمیشە پێویستە فێربوون لە پێش پەروەردەوە بێت. و بێگومانیش هەموو فەلسەفەکان چی ئاینە ئاسمانیەکان کە سەرچاوەی قیەم و بەها و پەروەردەی مرۆڤەکانن و ئامانجی هەموو پەیامەکان ئەوە بۆ کە مرۆڤ بێت بە تەواوەتی، یاخود ئەو وڵاتانی کە سەرچاوەی بەها و قیەمەکانیان بریتە لە فەلسەفە و لە بیرۆخی خۆیان یان کەلتوری خۆیان، هەمویان ئاماجن ئەوە بۆ کە مرۆڤ لەسەر بەهای بەرز پەروەردە بکرێت. بەڵام بەداخەوە وەکو ئەبینین لە وڵاتی ئێمەیە لاوازیەکی زۆر هەیە، کەمتەرخەمیەکی زۆر هەیە لە نەبوونی ئەوانانی کە پەروەردەین، چ پشتبەستن بێت بە بەها ئاینیەکان یان سەرچاوەی ئەو بەها پەروەردەیانە ئاین بێت یاخود کەلتور و کەلەپور بێت. زۆرتر وڵاتی ئێمە خەریکە ئەبێتە تەنها فێربوون، ئەویش لە قالبێکی زۆر تەسکە، گرنگی ئەدرێ بە خوێندن، بە فێربوون، بە زمان، بەڵام گرنگیدان بە بەها کۆمەڵایەتیەکان، بە بەها مرۆڤایەتیەکان، بە پەروەردەی ئینسانەکان زۆر لاواز بوو. من واز دەکەم تاکە وانەیە کە لە قوتابخانە هەبێت وانەی ئاینە کەویش ڕۆژ بە ڕۆژ بەداخەوە بچووکترەکرێتەوە. بەڵام ئێمە تۆسێ ئەگەسەی کەلتوری وڵاتانی ترکین بەشێکی زۆری پێشکەوتنەکانی دنیا، یعنی یەکێک لەو سێکتەرانەی کە کۆڵەکەکانی ژیانی کۆمەڵایەتی لەسەر وەساوە مەسائلی بەهایە، لەوانەیە ئەوەی کە غیابی هەیە مەسەلەی بەها قیەمە. ئایا بە بڕوای تۆ ئێمە ئەو قیەمانەی کە دین لەناو کۆمەلگا ئەیچێنێ بە تایبەتی بۆ بازەوانەی پەروەردەی ئیسلامی بکەین، ئێستا ئێمە بۆ خۆی زەرورین بەو پێدراوە گرنگانی کە ئاین بۆ خۆی تەبەنی لێیەکا بۆ ئەوەی کە تاگ یاخود خوێندکاری لەسەر پەروەردە بکرێت؟ سوپاس و خی گەورە لە بەختی باشی گەلی کورد ئەوەیە کە ئێمە هەر لە زۆر لە دەر زمانەوە مسلمان بووین و خاوەنی باشترین ئاینین. ئەگەر نەوتەوەکانی تر لە سەرچاوەی فێربوون و پەروەردە و بەها کۆمەڵایەتیەکانیان بریتی بێت لە فەلسەفەی فیلسوفێک یان لە بیرروباوەڕ و بیرروبۆچوون و بیرۆکەی چاکخوازێکی کۆمەڵایەتی، ئێمە دینێکمان هەیە کە لە هەموو دینەکان بەرزتر و لە هەموو دینەکان زیاتر گرنگیداوە بە ئەخلاق و بە ئاکار. هەروەها پەیامبەری خۆمان درودی خوای لەسەر بێت ئەفەرمێ من هاتووم بۆ تەواوکردنی ئاکارەکان، و ئەتوانین بڵین جوانترین ئاکار لە قورئانی پیرۆز ئاماژەی پێکراوە پاشان لە سونەتی بەرزی پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام. بەڵێ بێگومان ئەگەر ئێمە بمانێ وڵات پێشکەوێت، پێشکەوتن تەنها بریتی نییە لە بەرزکردنەوەی باڵەخانەکان و گرنگیدان بە جۆری ئۆتۆمبیلەکان و زۆر کەڵکەبوونی پارۆپۆل، بەڵکو مرۆڤبوونی ئێمە کە ئەویش زۆر گرنگە سەرچاوەی پێشکەوتنی ئێمەیە، بۆیە گەشەپێدانی مرۆڤەکان دەست پێکات لە خودی خۆیانەوە، لە گۆڕینی ناخیانەوە، لە گۆڕینی ئاکارێنەوە، لە پەیوەندیەکانیان لەگەڵ یەکتریە. بێگومان ئەمڕۆ لەموو ڕۆژە زیاتر پێویستمان بەوە هەیە کە ئێمە گرنگ بدین بە بەهاکان و ئەبینین وڵاتانی کە پێشکەوتن بوون، وڵاتێکی وەکو ژاپۆن
مادەیەکی سەرەکیان هەیە لە خوێندنە کە پێوترێ مادی ئەتەکێت ئەو ئەخلاقیانەی کە پێویستە قوتابی لەگەڵ مامۆستاکەیە لەگەڵ باوکو دایکیە لەگەڵ دەوروبەریە ئاماژەی پێکراوە و ئەخوێندرێت بە شێوەیەکی بەڵام بەداخە وڵاتی ئێمەیە نەکراوە بە کەلتور نەکراوە بە خوێندن نەکراوە بە مادەیە کە ئێمە فێری ببین. بەڵام من دێمە سەرەوە دواتر کە بۆچی هۆکاری چیە نەکراوەچمە لای دکتۆر عەبدولفەتاح دکتۆر دووبارە بەخێروێ بۆ بەرنامەی مەودا ئەکرێ بڵێن ئێمە سیستمی پەروەردە یاخود ئەو پێدراوە پەروەردەیەکان ئەوانەی کە بەها ئەچێنن لە ناخی ئینسانە بە تایبەتی بۆ ناگەر بازە پەروەردەی ئاینی بکەین بۆ خۆی ئەمە ئەبێتە تەواوکاری پرۆسەی فێربوون کە تۆ وەکو دکتۆری ئەمای بۆ کردکە کاتێ بازە پرۆسەی پەروەردە و فێرکردنەکەی ئایا بۆ خۆی پەروەردە بێ بە تەواوکاری ئەم پرۆسەیە؟ بەڵێ سەرەتا بەناوی خۆی بەخشندە و مێرەبان بێگومان پەروەردە یعنی فێرکردنیش ئینسان تۆ لەسەر چی پەروەردەیەکەی لەسەر کۆمەڵی ئاکار کە پەیوەستە بە مرۆڤایەتی مرۆڤ لەگەڵ مرۆڤدا یاخود لەگەڵ ژینگە لەگەڵ ئاژەڵان لەگەڵ دەوروبەر لەگەڵ هەموو ئەم شتانە ئەم پەروەردەی کە تۆ تاکی لەسەر گەورە ئەکەیت و لەسەر پەروەردەی ئەەکەی یعنی فێرکردنی کۆمەڵە قیەم و مەبادیە هەڵسوکەوت و ڕەفتارە ئەو شتانی کە ئینسان لە ڕۆژانەیە پیادەیە کات و دێتە ڕێگەی لە ڕێگەی پەروەردەکردنەوە یعنی فێرکردنی یعنی ئێمە ئەگەر واتایەکی کورتی پەروەردە بکەین پەروەردە بریتە لە چی لە سنووردارکردن یاخود گەشە پێدانی ئەو ئاکارانی کە ئینسان لەسەری گەورە ئەبێت ئەو توانانی کە لە مرۆڤ هەیە توانای جەستەیی توانای بیر و هزر توانای کۆمەڵاتی هەموو ئەمانە تیایدا ڕێکی بخەیت بۆی پەرتەوازە نەبێت بە ئارەزوو نەبێت و لە شوێنی نەشیاوە نەبێت ڕێکی بخەیت وە گەشەی پێ بدەیت ئێمە ئەگەر سەرنج بدەین پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر لە سەرەتای تەمەنی منداڵیەوە ڕێنمایی دایک و باوکانەکە کە منداڵەکانیان ڕێنمایی کەن پەروەردەیان بکەن بۆ هەموو ئاکارەکان تاوەکو فێر ببن چۆن بژین چۆن بچنە دەرەوە چۆن تێکەڵ بە خەڵکی بکەن چۆن بخۆن چۆن بخەون چۆن جلو بەرگ و پۆشاک بپۆشن هەموو ئەمانە فێرکردنە و هەروەها چۆن فێری زانست و زانیاری ببێ چۆن هەوڵ بدا بۆ خوێندن بۆ گەشەکردن بۆ بەرەو پێشون هەموو پەروەردەیەکان سەرەتان بۆ فێربوون ئەگەر بێت و تۆ پەروەردە نەکردبێت لەسەر فەوزاگ ئێوێ فێر ببێت لەبەرەوە فێربوونێک کە بنەمای پەروەردەی نەبێت فێربوون نییە فێربوونێکی ناڕێکە فەربوونێکی فەوزەویە کە ناتوانێت سوود بگەێنە بەخۆی نە بە دەوروبەر نمونەی پەیامبەری ئیسلامە دێنەوە درودی خۆی لێبێ کە باسی پەروەردەت کرد ئایا بۆ خۆی پەروەردە یا بڵین پەروەردەی ئیسلامی لە نێوان دوو کەوانە بۆ خۆی ئەمە زەرورەتێکەیە بۆ ئەوەی کە لە ناو خەڵکە یاخود لە ناوەندەکانی خوێندنا با بڵین ناوەندە زانکۆیەکانی ئەمە بۆ خۆی وانەیەکی سەرەکی بێ بۆ ئەوەی خوێندکاری لەسەر پەروەردە بێت و هەروەها بۆ ئەوەی ئەو قیەم و بەها باڵانەیە کە گرنگە سەرچاو و ئیلهامەکەی لە پەروەردەی ئاینیەوە تایبەتی پەروەردەی ئیسلامی وەرەگرێت بێگومان زەرورەتێکە کە لە هەموو ناوەندێکی خوێندندا نەک تەنها لە قۆناغی لە قۆناغەکان یاخود لە مەرحەلەیەک هەر لە قۆناغی سەرەتایی کە پێوەڵێن دانگا و ڕەوزە ئالەو کاتەوە پەروەردە جا ناوی لێ ئەنەی پەروەردەی ئاینی یا ناوی لێنانەی چکە ئێستا بە حەقەت کۆمەڵێشت هەیە خۆی لە خۆیان پەروەردەی ئاینیە بەڵام ناویان لێنە ناوە یعنی بەداخەوە تۆزە هەڵسڵەمینەوە هەیە لەو شەی ئاین ئەگنا بۆ نمونە ئێمە مناڵە نێرینە ڕەوزە مامۆساکانیان فێریانەکەن کە ئابێ عاقڵ بن گوێڕالی دایکتان بکەن لەگەڵ دایکتانە باش بن قسەی غەڵت نەکەن ئێمە خۆی پەروەردەی ئەمە پەروەردەی ئاینە ئاین ئێوێ ئەمە بکە بەڵام چییە نەهاتون ناوی بنێن پەروەردەی ئاین لە قۆناغیەکانی خوێندنی سەرەتا بنەڕەتی و ئەماندا بابەتێکمان هەیە کە بە ناوی پەروەردەی ئاینیەوە کە بەداخەوە کاری خۆی نەکردووە یعنی ئەوەی کە پێویستە لە پەروەردەی ئاینیە هەبێ لە پەروەردەی ئیسلامی هەبێ بۆ ئەو قۆناغانە ئەوانەی تێدا نییە لەوانەیە بە کۆمەڵە شت کە ضرورەتی ئەو کاتە نیە یاخود چارەسەری ئەو کاتە نیە بۆ ئەو قۆناغە لەوانەیان تێکەڵ کردوێ ئەمەژە گەڕێتەوە بۆی کەەوە خەڵکی یا ئیما پسپۆریان دانەناوە کە چۆن بەرنامەدارەژی بۆ بابەتەکانی پەروەردەی ئاینی پەروەردەی ئیسلامی کرێ لە قۆناغەکانی خوێندندا یاخود پسپۆریش بێ لەوانەیە دڵسۆز نەبێ بە قەزیەکە هەندێک خەڵکێ بە حساسیەتەوە هەرەیەوێ بەڕێکردن بێ لەو بوارەدا مەفروزە کەسانێکی یەکەم پسپۆر بێ دووهەم دڵسۆز بێ بۆ هەردوو بوارەکە دڵسۆز بێ بۆ بواری دینەکە کە بزانە بە چ شتێک دین لای ئەو خەڵکە جوان و خۆشەویستەکە و دڵسۆزش بێ بەرامبەر بە کۆمەڵگەکە کە منداڵ لەناو ئەم کۆمەڵگەیە لەو تەمەنەیە چی پێویستە منداڵی ئێمە نوقسانی لە چ شتێکا هەیە لە هاکار و هەڵس و کەوت و ڕەفتاری لەگەڵ مامۆسا لەگەڵ دایک و باو لەگەڵ دەوروبەر لەگەڵ بیئەکەی خۆیدا لەگەڵ جاردە و کۆڵانەکانیدا چی پێویستە ئەبێ ئەمانە تەرتیب بکرێ یعنی بەڕاستی پێویستە لیژنەیەکی زۆر پسپۆری ورد
لە ڕووی دەرونیشەوە کە مطلع بێ بەسەرەوەی کە دەرونی خوێندکار لەو تەمەنایە چی پێویستە چۆن مامەڵێ بە چ ڕێگەیەکەمانە ضرورەتە کە ئەمە بکرێت ئەگەر بێت و ئەمانە بکرێت ئەو فێربوونەی کە فێر ئەکرێت لەسەر ئەمەوە گەورەترین بەرهەمیە بێ بەڵام دڵنیا بە کە ئەگەر بێت و پەروەردەی لەگەڵانە بێ هیچ فێرکردنێک بەرهەم نابێت. دکتۆر ئێمە لە بەشەکانی پێشوشا باسمان کردو لە بەرنامەکانە یعنی ئەو پەروەردەی ئاینی کە ئێستا دانراوە یا پەروەردەی ئیسلامی کە دانراوە بۆ ناوەندەکانی خوێندن ڕەچاوی باری سایکۆلۆژی خوێندکار و واقعی کوردستان و شێوازی وەرکردنەکەی کراوە بەڵام ئەبینی تا ڕادێک سارد و سڕی هەیە و تەنانەت لە ناو ناوەندەکانی خوێندندا ببینە یعنی لەو دەرسانی کە خوێندکار تااقەتی نامێنێ دەرسی ئەخیرە برسیەتی بێتاقەتە ماندووە ئالەو دەرسانە دایانێ خود مامۆستا زۆرجار خۆشی بۆ خۆی مهتەم نییە یاخود تەنانە ئەو مامۆستایش کە دانراوە بۆی مامۆستای پسپۆڕی خۆی نییە لەبەروی کە مشریفی پەروەردەیی ئاینی نییە هەتاوەکو سەیسە بۆ نەوانەی هونەر هەیە وەرزش هەیە ینی دەرسەکانی تر هەیەە بەڵام تاکە دەرسێک کە سەرپەرشتیاری پسپۆڕی نییە لە ناو وەزارەتی تەربیە مەسەلەی پەروەردەی ئاینە بەڵام کە ئەمانە ڕەچاو کراوە کتێبەکە دانراوە ئایا بۆچی بایەخی پێ نادرێت هۆکار ناوەندەکانی خوێندن و ئەو قوتابیانن لە قۆناغە جیاوازەکانە ئەخوێن وەکو پێوی زۆری ناگەنیا خودەمە پێویستە سیاسەتێکی بەهێز و هێزێکی گەورە لە پشتیەوە بێ بۆی بیکە بە یەکێ لە دەرزە گرنگە ئەساسیەکان کە ئێمە وەکو هەموو کۆکی نەسەری وانەی پەروەردەی ئیسلامیش کە لەوانە پەروەردەیە گرنگەکان و بڕە لە بەهای گونجاو. بەڵێ باغنەدان بەو بابەتە بەو مادەیە ئەگەڕێتەوە بۆی کە بایەخی پەروەردە نازانن یعنی بەداخەوە حکوومەتی هەرێم هەر لەو ڕواگۆ سەیری پەروەردەی ئاینەکە وازانێت دەرسێکی ئاینی ئەڵێتەوە بەمەرجە کە پێش ئەوەی دەرسێکی ئاینی بێ ئەمە دەرسێکی نیشتیمانیە چونکە دروستکردنی تاکی کۆمەلگاکەتە لەسەر کۆمەڵە بەڵێ ئینسانی دڵسۆز ئینسانی کە بزانێت چۆن ڕفتار و مامەڵە لەگەڵ دەوروبەرەکە بەڵام ئەوانەی کە مامەڵە لەگەڵ ئەم مادداکەن وا مامەڵاکەن کارنەوەمە بابەتێکی دینیاڵە بابچە لە مزگەوت بیخوێنێ یا بایەخێکی وای پێنادا لە قوتابخانە بۆچی بابەتی دینی تیاابێ بەڵام بەعکسەوە گرنگترین مادە و بە بایەخترین مادە وە بایەخ بۆ مادەیە بدرا جاناوی بە ناوی دینیەوە بێ بە ناوی ئیسلامیەوە بێ بە ناوی هەشتێکەوە بێ ئەم ئاکارە جوانە پەروەردەی ئیسلامیانە پێویستە لە هەموو قۆناغەکانی قوتابخانە بە پێی ئاستی تێگەیشتنی ئاستی دەرونی ئاستی پێکاتەی ئەو منداڵە لەگەڵ یا بڕۆیت کە لەو تەمەنەی ئەودا چی پێویستە فێر بکرێت چۆن مامەڵە بکرێت یعنی تۆ منداڵێک دوو مناڵ بێرە بەر چای خۆ منداڵەکە تەرتیب کراوە پەروەردە کراوە کە ژینگە پیس نەکە کە ئازارێک ناڕەحەتی لەسەر جادە و لای بەرێ ئەم منداڵە چەند بە پاک و تەمیزی کە شتێکی بەدەستەوەی فڕی نادا لە دەستی هێڵێت و هەتاکو و شوێنی تایبەتی خۆی ئەگەر بێت و ئەم منداڵانە ئەمە پەروەردە بکەن بەم شێوازە ئەمە زەرەر لە کۆمەلگا ئەدا یاخود کۆمەلگا پێشەکە ئەو هەموو کۆمپانیا پاک و خاوێنیانەی کە هەمانە بەردەوام شەو ڕۆژ خەریکن هەمڕۆ جادێوالێکەکەن وای لێتەوە کەس فڕی ئەدا شتەکە فڕی ئەدا چکە بە خاکی خۆی نازانێت ڕاستە دکتۆر عادل یعنی ئەوەی کە پێشتر پرسیارەکەم ڕوبەڕی بەڕێزماوە ساکرەوە بەر لەوەی کە ئەو پرسیارە بکەم بەڕێزت هێمات بۆ ئەوە کردوتت یعنی باسی سارد و سڕی و بایەخ نەدان بە معریفەی ئاینی و وانەی بۆ نە پەروەردەی ئیسلامیدا بە بڕوای تۆ ینی هۆکار چییە بۆچی وا ئەکرێت لەوەی کە بایەخ نەدرێت بەم وانەیە کەوانەیە کە وەکو دکتۆری مای بۆ کرد کۆمەڵێ بەهاو قیەمی جوان کۆمەڵە نۆرمی جوان کۆمەڵە پێدراوی جوانی تایە بۆ ئەوەی کە ژیانی کۆمەلگا ژیانێکی ئاسایی و هێور و ئارام بیانی بۆچی ئەم پەراوێسخستنە لە پای چییە؟ دکتۆر لەفەتا حەماسی شتێکی جوان کرد کە وتی وشەی دەروای وشەی ئیسلام یان وشەی دین خەڵک لێ ئیسلامێتەوە یان لێ ترسێ لە کاتێک ئەو وشەیە بەکار نایە بۆ جاکردنەوەی خەڵک یا خۆ و ئاماژەکردن بۆ ئەوەی کە ئەوە ئەزان کاتێک هەڵن ئیسلام لەسەر خەڵک خەیاڵێکی بۆ لای حیزبێکی ئیسلامی یا خۆتڕاوتێکی ئیسلامی لە کاتێک کتێبەکانی پێشینانی ئیسلام زۆربیان وشی ئیسلامی پێوە نییە ئەگەر تەماشا بکەیت لە فیقها لە ئوسوڵە لە اقتصادا كتاب الاموال كونترين كتابه كداندرا ولا اقتصادا ننسرا الاموال في الشريعه الاسلاميه شو كديني خو خلق اسلام بو امروش لكلاتي خمانه اي مسرتاوي قيمي اما اسلامه لا باوش اسلام شاعران واديبان وشورجيران وزانيان وكلابياني ميجي كرد درزبو ولكو بيش اويك زانكوها بي وبيش اويك وزارتي بربردها بي اما الحجره شاعران وكنا لي ومحوي وكردي وسالم وبيراميردو دەیان مامۆستای بەناوبانگ و شۆڕەژێڕەکانی کورد و نیشتمان پەروەردەی کورد هەمیان لە مزگەوتەوە پەروەردە بوون بۆیە بەداخەوە ینی پێم باشە ئێمە
وا بکەین یان لەگەڵ ئەو کەسانی کە معنین کە من لەم وایە تەنها ئیشی حکومەت نیە ئێمە هەمومان ئەبێ بۆ ئەم وڵاتە یعنی لەو پەردەسوازیە کار بکەین و ئەوەشی ئەوانیان کردی ئێمە بیکەین هەر تەنها قسەی ئێمە ئەوە نەبێت کە چونکە حکومەت بەداخەوە هەموو کەسانی کە ئەمڕۆ لە پۆستی ئیداریان زۆربەیان بۆ دانانراون لە سەرەتایە کە ئیشەکانی خۆیان ڕاپەڕێنن لەوانەیە بۆ پۆستێک دانرابێتن یان کەسێک داینابێتن ئێمە هەوڵ دەین ئەوەی کە ئەوانیان کردی ئێمە بیکەین یەکەم ئاینی ئەم میلەتە ئیسلامە و هەموو وڵاتان بەڵکو هەتە وڵاتانی ڕۆژئاواش پێیان خۆش هەر کەسێکی ئاینی ڕێگە ئەدرێ لە ئەوروپایە لە ئەمریکایە کەسێکی ئاینی چی مسڵمان بێت چی فەلە بێت چی جوولەکە بێت بچێتە مەسەڵەن بەندیخانەکانەوە یان قوتابخانەکانەوە بە مەرجێک ئاماژە بکات بە قیەمی جوان و باش چونکە ئەو ئێمە لە وڵاتی خۆمانە تاکە بەرنامەیەک تاکە پرۆگرامێک کە خەڵکی هان بدات بۆی کە دوورکەوێتەوە لە مادەی هۆشبەر لە جگەرە لە خۆکوشتن لە خراپەکەهێنانی سەوت سامان لە خەڵکاندا بۆ دەستپاکی بۆ زمان پاکی بۆ پەروەردەی جوان تەنها ئاینی پیرۆزی ئیسلامە بەداخەوە بەدیلێکیش نییە ئەوە گریمان هەندێک کەس دەوانەیە خۆشیان بە ناوی ئیسلام نییە بەڵام ئێمە بەدیلمان چیە بۆی کە منداڵەکەمان پەروەردە بن لەسەر پەروەردەیەکی جوان لەسەر لە کاتێک کە ئێمە ئەبینین حتا ئەو کەسانی کە باوەڕشان لەوانەیە بە ئیسلام نەبێت ئەبینین منداڵەکانی خۆیان ئەنێرنە ئەو مەکتەبانەی کە پەروەردەی باشی تایە مەکتەبەی ئەهلی هەیە دکتۆر بە بڕای تۆ یعنی بۆچی ئەم ئیسلامە ڕاستە کۆمەڵی خەڵک لەوانەیە هەبوو بێ لە ڕابردووە وێنەیەکی جوانی نمایش نەکرد بێ لەبەرەوەی کە بە ناوی دینەوەشتی کردو بەڵام ئایا بۆچی ئەم ترسە لە ئێستا لە ئیسلامە بێ ئایا چی ڕێگرە لەمە ئایا بۆ خۆی ئەگەر ئەم بەهاکانی ئیسلام و بەهاکانی دین لە ئینسانە بچێنرێت کە بەهای جوان و بابەتی پۆزیتیڤ و گونجاوی تایە یعنی هۆکاری چییە ئەوەی کە لەمە ئەترسن یا ئەم خاوفە چییە ئەم فۆبیایە چییە کە لە ئیسلام ئەمە دروستکراوە تۆ ئەم شتەی ئەم ترسە ئەم فۆبیایە لە ئیسلام دروستکراوە و پێویستە بڕێوێنرێتەوە و پێویستە ئەو ترسە نەمێنێت و بە سیاسیکردنی ئیسلام یان چوارچێوەدانان بۆ ئیسلام لە زەرەی هەموو لایەکمان تەواو بێت چوەکو ئێمەوە چوەکو ئەوانەشی کە پێچەوانەی ئێمەشن من باوەڕم وایە کە ئێمە کراوە بین لەگەڵ بەرامبەریشە ئەوانەشی کە باوەڕم بە ئیسلام نییە بزانن ئیسلام چی شتێکی تایە هەموو کە مای زەرۆزیان بێت ئەو کەسانەشی کە بەناوی ئیسلام شتیان کرد بێت نابن بەبار بەسەر ئیسلامەوە هەموو کەسی ئەزانێت کە ئەوان لەوانەیە زۆر کەسانێکی زۆر کەم بن بەراورد بەوەی کە ئێمە نزیکەی 2 ملیار مسلمان هەیە لە جیهانە ژمارەی ئەو کەسانی کە بەناوی ئیسلامەوە شتیان کردووە هیچ لەو کەسانی کە بەناوی ئیسلامەوە چیوەکو فکر بربۆچون فکر بربۆچی ناشرینێم هەبێت سبارەت بە دەوروبەر و بە بوونەوەر و بە مرۆڤەکان چیوەکو پیادەکردن نە ئەو کەسانە کەسانی زانە لە ژیانی ئیسلامیە ئەو کەسانی کە بە شێوەیەکی ناڕێک یان نادروست پڵ ڕفتاریان کردووە یاخود بوونەتە پەڵەیەک بنە بەسەر ئیسلامەوە هیچیان نەزانیانی ئیسلام نە مەرکەزی ئیسلامیەکان نە دەستگا ئیسلامیەکان توانین بڵێن نەڕۆتە ئیسلامیەکانیش کە ئێمە لام وایە ئیسلام دینی ئەم میلەتەیە پێویستە ئیش لەسەرەوە بکرێت کە ئیسلام نەکرێتە مڵکی کەس ئیسلام مڵکی هیچ حیزبێکی ئیسلامی نییە هیچ کەسایەتێکی ئیسلامی نییە ئیسلام ئەو ئیسلامی پێش ئەوەی کە پارتی ئیسلامیەکان هەبێ ئیسلام هەبووە پێش ئەوەی کە زۆر ڕۆتی ئیسلامی هەبێ ئیسلام هەبووە لەبەر ئەوە ئیسلام پڕێتی لە بەهای جوان و لەو باوەڕیان ئەوانەشی کە ئەیانەوێ خەڵک بتەسێن لە ئیسلام ئەزانن کە ئیسلام جگە لە ئاشتی و خۆشەویستی و برایەتی هیچ شتێکی تریتیان نییە دکتۆر سوپاس دکتۆر عادل دکتۆر عەبدولفەتاح لە بەرنامەکانی پێشوە ئێمە بەشێک لە میوانەکان هێمایان بۆ ئەو کرد کە ئەو خوێندکارانەشی دێنە زانکۆ تەنانەت ئەوەیان پێوە دیارە کە تا ڕادێ ئەو بایەخە پەروەردەیە کە پەروەردەی ئاینیە خۆت پەروەردەی ئیسلامی لە ئاستێکی پێویستە یاعی نزۆجی نەکرەوە گەشەی نەکردووە لەلایەن تەنانەڵێ بە سلووکیانەوە دیارە خوێندکاران ئێوەکو مامۆسایانی زانکۆ ئیشتان لەسەر معالەجەکردنی ئەوە نەکردو وەکو دواوێزگەوە دووە قۆناغی خوێندکار بۆ ئەوەی ئەو سیستەمە پەروەردەیی کە هەیە کە ناوی بڵێن پەروەردەی ئاینی یاخود پەروەردەی ئیسلامی بێ وەکو چارەسەرێک دای بنێن بۆ ئەوەی خەڵک لەسەر ئەو بەها و بنەما و قیامانە پەروەردە بکرێن. بەڵام بێگومان ئێمە ئەو خوێندکارانەی کە دێنە لای ئێمە لە زانکۆ هەرچەند ئەوانە قۆناغێکی زۆریان تێپەڕاندووە لە قۆناغی سەرەتایی و بنەڕەتی و هەرزەکاری کە قۆناغی ناوەندی و دواناوەندیە تا ڕێژەیەکی دیاریکرا و بینایی شخصیەت و کەسایەتی خۆیان کردووە لەبەرەوە گۆڕانکاریکردن لەم جۆرە کەسانەدا تا ئاستێک تۆزێ ناڕەحەتە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەستەم نییە لەبەرەوە ئێمە هەوڵمان داوە کە هەندێک قیەم بە تایبەت هەندێک قیەم کە بنچینەیە بۆ هەموو قیەمەکانی تریا هەندێک ئاکار و پەروەردە بنچینەیە کە بۆ باقی
پەروەردەکانی تر ئەوش بنچینەی ڕێزگرتن لە یەکتر و قوبولکردن یەکتر و پێکۆژیانی ئاشتیانە و حیوار و گفتوگۆی ئاشتیانە لەگەڵ یەکتریدا ئێمە زۆر بایەخ بەم بوارە ئەدێن چونکە ئەگەر بێت و ئێمە گەنجەکانمان لەسەر ئەمە ڕابهێنین کە ئامادەی تیابێ گوێ بۆ مقابل بگرێت کە ئامادەی تیابێ بەرامبەرەکەی ئەگەر چی فکرەشی عکسی فکرەی ئەم بێ دژی فکرەی ئەم بێ زۆر بەلا ئاسایی بێ ڕێز و قەدری ئینسانەتی بۆ دابنێ مافی ئازادی خاوەنبوونی ئەو ڕێی بۆ دابنێت سوکاتی بە یەکتر نەکەن دژی یەک نەوەستنەوە تەکفیری یەکتر نەکەن بەرامبەر بە یەکتر هەڵ نەچن ئەگەر بێت و ئێمە ئەمە لە ناو تاکەکانە دروست بکەین ئەمە بنچینەیەکی زۆر بەهێزە بۆی کە بتوانانی جوهری ئاینیشەوە ئەسڵی ئاین ئەمێ بەڕێستان بێگومان ئاگادارین ئێوە ڕێکخراوێکتانێ بۆ بە ناوی ڕێکخراوی ئاڵای سپی و لە چەند ڕۆژی ڕابردووشدا بینیمان کۆنفرانستان کرد لەسەر مەسائلی پەروەردەی کە قسەتان لەسەر پەروەردە کرد بە شێوەیەکی گشتی یان وەکو سەنتەری بابەتەکانتان و ئەو باس و بابەتە گرنگانەی کە ئێستا پێویستە بۆ کۆمەڵگا ئایا بۆ خۆی ئێمە ئێستا یعنی ئەو غیابەمان هەیە بە شێوەیەکی گشتی لە مەسائلی پەروەردەیە کە کاتی ئەوە هات پێ ڕێکخراوەکان لە دەرەوەی زانکۆکان و ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی و تەنانە زانکۆکانیش هەستن بە توێژینەوەی زانستی لەسەر بواری پەروەردە بەڵام ناوبڕێوەرەکەم دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کوروەردەگرین و دەگەڕێنەوە لاتان. دووبارە سڵاو دکتۆر بەر لە ناوبڕەکە و پرسیارم کرد ئایا بۆ خۆی لە دەرەوەی ناوەندە فەرمیە حکومیەکان یان ناوەندی زانکۆ یان ناوەندەکانی وەزارەتی پەروەردە بۆ خۆی ئەم ڕێکخراوانە کە ئێوە دروستان کرد چەندین ڕێکخراوی پەروەردەیە بە پڕوای ئێوە یعنی ئێستا حاڵەتەکە لە کۆمەلگا گەشتۆتە و ئاسە کە ئێوەش بتانەوە چەمکێکی بگرن لە سوچێکیکەوە معالەجەی کێشەکان یا قەیرانی پەروەردەی کە لە هەرێمی کوردستان. بەڵێ ئێمە قەیرانی پەروەردەیمان ئەوەندە هەیە ئەگەر بە هەموو دەستگا فەرمیەکانش بە هەموو ڕێکخراوەکانش خەریبین هێشتا کەم ئەمە یەک دووهەم لە هەموو ئاست و توێژەکانە قەیرانی پەروەردەیمانەیە نەک تەنها لە جید و توێژێکی دیاری کراودا ناو قوتابی نەک تەنها ناو قوتابی هەموو توێژەکانی ناو کۆمەلگا هەر لەسەرەوە بیگرە لە ئاستە باڵاکانەوە هەتاوەکو خواری خوارەوە قەیرانی پەروەردەیمان هەیە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ کۆمەڵەشن یەکەم بایەخ نەدان بەلایانی پەروەردەیی دووهەم ئەو شوێنانەش کەلایانی پەروەردەیی عرض ئەکەن پێشکەش بە خەڵکی ئەکەن بەڕاستی وەکو پێویست نەیانتوانیوە کاریگەری لەسەر خەڵک دروست بکەن وەجێ دەستیان بە شێوەیەکی وا دیار بێت کە بوترێ الحەمدوللا ئەم توێژە یاخود ئەو جیهەتە ئەم شوێنە ئێتە جێ دەستیان دیارە و شتێکی باشە لەبەر ئەوە تەنانەت خەلەلێکیش لە خۆشمانە بگەڕینەوە بۆ خۆشمان تەنانەت وەکو مزگەوتەکانیش نەمانتوانی وەکو پێویست کاریگەری لەسەر نوێشخوێنەکانمان پەیامی مزگەوتەکان پێویست نەگەشتووە لەبەر ئەوە ئێمە پێویستیمان بەوە هەیە بە هەمومان هەر یەکە و لەلایەکەوە لایانی ئەعلامی ڕاگەاندن لایانی خوێندن و زانستی زانکۆ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی با تایبەت ئەوانەی کە لە بواری کۆمەڵایەتی لە بواری پەروەردەیی لە بواری زانستی لەم بوارانایە کار دەکەن زۆر بایەخ بەلایانی پەروەردەیی بند بۆ هەموو چین و توێژەکان نەک تەنها بۆ چینێکی دیاری کراو منداڵ یا گەنج بەڵکو هەموو چین و توێژەکان لە هەموو ئاستەکانی تەمەندا و لە هەموو جۆرە کار و پیشەکانیاندا ئێوە زیاتر کۆلێژەکانتان زیاتر لە ڕشتەکانی شەریعەتایەوانە بەشێکی زۆری بابەتە ئاینیەکانە ئەوەی کە ئێوە قسەتان لەسەر فۆرمێکی جیاوازترتان لەو فۆرمەی کە ئیسلام پێشکەشێکاوە ئاین پەیامی ئاینە لە دەرەوە ئەو شتێکتان دروست کردووەکو لە کۆنفرانسەکەشتا باسی هەندێشتان کرد یعنی بۆ شێوازی پەروەردەکردن ئای کۆمەڵی قیەم کۆمەڵێ مەبادی و پرەنسیب و کۆمەڵێ فاکتەری جیاوازان دەزیشان کرۆ یاخود هەمووی ئیستینتاجەکەن و ئیستنباتیەکەن لە بابەتە ئاینی و بەها ئەخلاقیەکانی ناودین و پەروەردەی ئیسلامی و شتێکی لێ دروستەکەن ناوێنن قیەم یا بەهای پەروەردەیی. بەڵێ ئێمە پێویستە ئەوە بزانین هەموو ئەو بەها دینیانەی کە ئاینی ئیسلام دەوێت بۆ تاکو بۆ کۆمەلگا لە کۆتاییدا ئەمانە هەمووی مەبادی مرۆڤایانەیە مرۆڤایەتیە یعنی ئینسان خۆی بۆ خۆی لە ئینسانیەتی خۆی پێویستی بەم بەهایانە هەیە لەبەرەوە کاتێک کە ئیسلام هاتووە بەهای ئینسانیەتی تەواو ئەکا و بەرجەستەی ئەکا نەک بڵێ ئینسان بەهایەکی هەیە دوور لەمە ئیسلام هاتۆ شتێکی کەی هێناوە ئینسان مرۆڤ ئەگەر مرۆڤایەتی خۆی بەبێ تەشویش دروستکردن بەبێ تێکدانی ئاستی مرۆڤایەتی خۆی ئەم بەهایانەی هەیە و ئەوێت و محتاجێتی و تونیەتی پێی
ئاینی ئیسلامیش هاتووە گەشە بەم بەهانە ئەدا بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ ئینەما بوعثت لأتمم مكارم الأخلاق أتمم تەواو کردن کاتە یعنی مەبادی و ئەخلاق و پەروەردە هەیە لە مرۆڤ هەیە بەڵام تەشویە کرێت تێک ئەدرێت بەڵام ئەو تەکمیلەیەکە یعنی ئێمە ئەگەر سەرنجێک بدەین لە هەندێک لە وڵاتانی ئەوروپا کە هەندێک تا ئاستێک ثقافەت و ڕۆشنبیری تێدا هەیە کۆمەڵە قیم و مەبادی هەیە یەکێ وتەیەک مەشهورە زۆر بازەکرێ کە یەکێک لەوانەی کە مسلمان بووە لە وڵاتانی ئەوروپا کە ئەچێتە ناو وڵاتانی ئیسلامی باز لەوە کاڵە من لە وڵاتی خۆمانە ئیسلامە بینم بەڵام مسلمان نابینم ئەما لە وڵاتانی ئیسلامیە ئیسلامە بینم بەڵام مسلمان نابینم مەبەست چییە یعنی لە وڵاتی ئەوان هەموو ئەو قیم و مەبادی و پەروەردە جوان و هەڵس و کەوت و ڕەفتار ڕازگۆی و عەدالەت و دادپەروەری و ئەم شتە جوانانە لەناو ئەوانە هەیە بەڵام مسلمانی لێ نییە ئەمما لەناو وڵاتی ئێمە ئیسلام هەیە بەڵام بەداخۆ مسلمانان ناتوانێت ئەمە بەرجەستە بکەن کەواتە ئەمە معنای چییە معناوەیە ئیسلام خۆی هاتووە ئەو بەها مرۆڤاتیانە بکە یعنی ئەگەر ناویش نەنی ئیسلام مرۆڤ خۆی توونیە بۆ ئەم بەهانە و کە پێویستە لێ تێگەشتنی پێویستە بەڵێ دکتۆر عادل بەڕێزیشتان ئێوە دەستگایەکی گەورەی چاپ و پەخشتانێ وەکو دەستگای بڕیارەوە گۆڤاری بڕیار چەند ساڵێکە هەیە زیاتر کۆمەڵێ باس و بابەتی پەروەردەی و کارگێڕی و ئیداریە ئایا ئێوەش بۆ خۆی لە غیابی ئەوەی کە دکتۆر عەبدولفەتاح باسی ئەوەی کە پەروەردە لە کوردستانە بە شێوەیەکی گشتی یعنی زۆر لاوازەوە جۆرێک بە جۆرەکان داڕوخاو نەماوە ئایا ئێوەش بۆ پڕکردنەوەی ئەم فراغانە دەستان داوەتەوە هەروەکو باسی کرد یعنی لە کەناڵێکی میدیاییەوە قسە لەسەر هەندێ پێدرا و باسی گرنگی پەروەردەی بکەن دەستگای بڕیار وەروا گۆڤاری بڕیار گۆڤارێکی سەربەخۆی بێلایەنە توانیوێتی بە پێی توانای خۆی ماوەی 12 ساڵ ئێمە ئەم گۆڤارە هەیە لە ساڵی 2008ەوە یەکەمین گۆڤاری کارژێری و گەشەپێدانی مرۆییە یەکەمین گۆڤارە کە گرنگی بدا بە ئاسی پەروەردەی و گەشەپێدانی مرۆیی بە شێوەیەکی جوان هەم لە ڕووی کواڵەتی بەرزی چاپەوە هەم لە ڕووی کواڵەتی بابەتەکانیەوە بۆشایەکە کە پێویستە زۆر پێویست بکە کە وەزارەتی پەروەردە گۆڤارێکی وای هەبێت وەزارەتی پلاندانان گۆڤارێکی وای هەبێت بەڵام ئێمە توانیمان ئەو فراغە پڕکەینەوە ماگانە مادەیەکی باشی پەروەردەی پێشکەشکردن بە مامۆستایان بە پەروەردەکاران بە باوکان کە گەربیانەوێت و لەو گۆڤارەشە هەتا هەموو گۆشەکان کراوە بە سێ بەشەوە بچێکی کارژێڕیە کە ڕەنگی سوورە لە گۆڤارەکەمانە بەشێکیان گەشەپێدانی مرۆییە کە ڕەنگی شینە بەشێکیان پەروەردەیە کە ڕەنگی سەوزە هەر سێ بەشەکەی ئەو گۆڤارە پێکەوە گرێ دراوە کە ئامانجی سەرەکی پەروەردەکردی مرۆڤە و گەشەپێدانی مرۆڤە کە بەداخەوە پەروەردەی وڵاتی ئێمە ئەو لایانی و دکتۆریش ئاماژەی پێکرد زۆر لاوازە و ئیشی لەسەر نکراوە کە بوونی گۆڤارێکی پەروەردەی بوونی کەناڵێکی پەروەردەی کە بەداخەوە کەناڵێکمان هەیە بنای پەروەردەوە کە بەڕاستی و ئاساییان نییە ئەوە گۆڤارێک ئەوە کەناڵێکی وا بووایە کە ئێمە کەناڵمان زۆرە کە گرنگەدا بە هەواڵ و بە ئەخبار و بە سیاست بەڵام لە ڕووی پەروەردەیەوە کەمترین بەرنامەمان هەیە بۆ پەروەردە ئەبوو ئەو لە پێش ئەوانە بێگومان ئەوە هەموو ئەوانەی دوای خۆی چۆنڵێ بە سیستمە بە شێوەیەکی پەروەردەیی بتوان مامەڵە لەگەڵ ئەو چەمکانە بکەن حتى لە بازاریش ئەوەی گۆڤاری سیاسی هەیە ئەم گۆڤاری پەروەردەی نییە ئێمە پێخۆشحاڵە بن کە دەیا گۆڤاری بەرار هەبووە چونکە چارەسەری کێشەکانی ئێمە بە هەواڵ و بە تحلیلی سیاسی لە وڵاتی ئێمە ئەوەی کە محلی سیاسیمان هەیە ئەوە محلی پەروەردەیمان نییە ئەوەی کە قسە ئەکرێت لەسەر سیاست و لەسەر بودجە و لەسەر پارە و قسە ناکرێت لەسەر گەورەترین سەروەتی وڵاتە ئێمە کە بریتیە لە سەروەت و سامانی مرۆیی کە گەنجەکانمان کە وسپاس بەخۆی وڵاتێکین گەنجمان زۆرە ڕێژەی گەنج لە وڵاتەیە زۆرە بەڵام بەداخەوە سامانێکی بێبەرهەم و سامانێک کە زۆر پێگوێخراوە کە گەنجەکانمان ساڵانەکە تخەڕۆجەکان لە زانکۆکان هەزاران قوتابیمان بێ ئیشە هەزاران ئەو توانە گەنجەی کە هەمانە کە دڵنیام سەروەت و سامانی مرۆیی ئێمە زۆر گرنگترە لە نەوت ئەگەر ئەو پرسیارەی دکتۆر عەبدولفەتاح لە بەڕێزش بکەم ئایا بۆ خۆی بۆشاییە پەروەردەیەکان بەتایبەتی پەروەردەی ئاینی و ئیسلامی چووە گۆڤارەکەی ئێوەش تا ڕادێ ڕاستە گۆڤارێکی سەر بەخۆی بەڵام ڕەهەندێکی ئەخلاقی ئاینی بەسەری ئازاڵە یعنی لەوە سەرچاوی گرتووە ئایا ئێوە لە ئەنجامی بوونی ئەو بۆشاییەوە کە ئەگەر لە ناوەندەکانی خوێندن ئەگەر لە سیستەمی خوێندنەکانی ناو زانکۆکانە یاخود دام و دەستگاکانی ترا هەبێ ئەم گۆڤارە بۆ پڕکردنەوەی کلێنێکە لەوانە ئێوەش پەناتان بردو بۆ دەرکردنی میدیایە کە بەشێکی یا سێکتەرێکی دیاریکرایە بۆ پەروەردە ئێمە باوەڕمان بەوە کە تەنها ڕخنەگرتن بەس نییە چونکە ئێمە قسەمان زۆرە بەڵام کردەوەمان زۆر کەمە وڵاتی ئێمە ئەوەی کە قسە ئەکرێت ئەوەنە قسە بکرا هیچ بکرایە
چۆ قسەی جوانە بەڵام لە قسەی جوانتر کردەوەی جوانە من باوەڕان بەوەیە کە ئەوەی کە لە باتیەوەی کە تەنها خەریک ڕخنەگرتنی لە حکوومەت و لە مولە و خۆمان شتێ بکەین چونکە باوەڕان بەوە هەیە کە لە باتیەوەی کە نەفرەتکەین لە تاریکی مۆمێ داگرسین باشترە ڕەهەندی دینیش تەسکنی وڵاتی ئێمە ئەوە لێکراوە نەفراوانتی ڕەهەندی دینە ئەو گۆڤارە ئێمەش ڕەندێکی دینی نیە بۆ معنای کە زاڵ بێ بەسەرە بەڵکو ئێمە تەنها فۆرمەکی ئێمە لەوەیە لەو گۆڤاری ئێمە ڕسمی ئافرەت ڕوود بڵاو ناکەینەوە هەر بابەتێک پێچوانە بێ بە بەهای دینی لە وڵاتی لەو گۆڤاری ئێمە تەشیر بە کەس ناکرێت ناوی کەس ناهێنرێت تا ئێستا ئەمە لە ماوەی 12 ساڵە دەعایەکمان لەسەر قەید نەکراوە کە ئێمە باسی کەسێکمان کرد بێ ڕخنەش ئەگری بە شێوەیەکی جوان بە شێوەیەکی چیرۆک بە شێوەیەکی ئامۆژگاری هەموو مانگێک ئەو گۆڤارە دەرەچێت چی شتێک قەوما بێ لە وڵاتی خۆمانە لەو مانگەی ئێمە باسمان کردووە بەڵام بە شێوەیەک کە زۆر جار یعنی وەزیرێک هاتووتە لای ئێمە توتی وەڵاهی زۆر جوان باستان کردو کە مەستا منیشە لەو بابەتەیە زاویەیەکی جیاوازتر بەڵام مثلا زۆر پێی خۆش بووە کە بەو شێوەیە ڕەخنەماڵی گرتو توی دەزانم کە ئەم بابەتە تەنها لەگەڵ منتانە بەڵام زۆر جوان قسەتان کردو کە بە شێوەیە کە نە من پێبیندارە بم نەمنیش پێم ناخۆشە دەستان خۆش بێت لەبەرەوە گۆڤارەکەی ئێمە مەرجمان ئەوە بووە کە ئەبێت تاک بە تاکی دەستەی کارگیری گۆڤارەکە سەر بە هیچ لایەنێکی سیاسی نەبێت باشە تۆ با ئێمە وازەوەش بێن چونکە خۆ عیبیش نییە سەر بە لایەنێک بن بەڵام گرنگەوە لەناو ئیش و گۆڤارەکە تۆ ئەتێوانە بەڵام ئایا بە بڕوای تۆ بەشێکی زۆری لەم کێشە و گیر و گرفتە کۆمەڵایەتیانەی لە کۆمەلگای ئێمە هەیە ئەگەر پەروەردەیەکی تەندروستی ئاینی یاخود بایەخدان وەکو سیاسەتی حکوومەتیش بەوانەی پەروەردەی ئیسلامی هەبووە بۆ خۆی ڕوبەڕووی ئەم هەموو کێشە و قەیرانە ئەبووینەوە نەخێر بێگومان ئێمە چەندێک کێشەی وا ئەزانە زۆرەی خەڵک وازن کێشەی مەتەنها مادیە بەداخەوە کە لە 2014ەوە زۆربەی فۆکس لەسەر مەسائلی مادیە بودجە معاش بەڵام بەداخەوە ئەو خەڵکی ئێمە زۆربەی زۆری کە ڕۆکە مامۆستایان بەتایبەتی ئەوەنەی کە خەڵک قەرزاری مۆبیلیات و جلوبەرگ و کۆمەڵشتی کەمالیاتە کەم کەسێ قەرزاری کتێب بێت کتێبخانەکان بێگومان ئەو گۆڤارەی ئێمە ئەبوایە تیراژی لە 150,000 کەمتر نەبووە چونکە 150,000 زیاتر مامۆستای بەس قوتابخانەکان هەیە جگە لە زانکۆ بەڵام زۆر مامۆستا هەیە بە ساڵێک کتێبە ناخوێنێتەوە کە ئەوەش خۆی وای کردووە کە هەنە ئاسیمە پەروەردەکە دابەزی بێت تەنها حکوومەت بەشێ نییە لەوتەوە ئێمە نابێ هەموو کاتێک نەگوک من دیفاعکەم لە حکوومەت بەڵام نابێ هەموو کاتێ ئێمە کەسێک تاوانبارکەین حکوومەت لایەکەوە تاوانبارە ئاسی خوێندنەوە لای وڵاتی ئێمە زۆر ئەم ئەبینین خۆتان ئەم کتێبخانەیە کە چەندێک ئەبینین کتێبخانەکان چەندێک یعنی خاڵیە بێگومان تا لەوانەیە بڵێم زیاد لە سەعاتێ لێرە دانیشتوین 6 کەسمان نەبینیەوە بێ لەم کتێبخانە کتێب کە نەبووە بۆ شێوەیە بێت بەڵێ بەگومان کە ئەوە وای کردووە کە ئاسی خوێندنەوە زۆر تاثیر و کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە خەڵکی لە ئاسی ڕۆشنبی دابەزێت قێمی و باکانی دابەزێت بێگومان ئەگەر پەروەردە بەهاتایە ژنێکی باشی تا ئێستا زۆربەی کەسانەی کە ناوێن نووسراوە لەسەر ڕووپەڕی کتێبەکانی و مەکتەب تایبەتی لە پەروەردەی ئاینیە نازانین هەرچیان باوکو لیستێکی زۆر هەیە هیچی نەنووسراوە دکتۆر یان پرۆفیسۆر یان لە خوارێشەوە کە دووسێ کەس نووسراون کە لەو باوەڕیان هەندێکیان نابینی بێت دکتۆر دوجار ئەگەر ئێمە ئێستا لە ناوەندەکانی خوێندنە ئاگامان لێەوە ئەشی بینین وانەکان تا ڕادەیە گونجاوە یعنی ئێمەگەر لە سا هەشتاشی باش وەرگین لە ساسی یەکەشی دکتۆر عەبدولفەتاحانی وازێ بین ئەم هەفتایەشی ناگەیەنرێت ئەینا خۆ کۆمەڵە شتی سلوکی باش باسی ڕازگۆیەتیەکە باسی زمان پاکیەکە باسی ئاشتەواییەکە پێکەوە ژیانی کۆمەڵایەتیەکە باسی ڕێزگرتن لە کۆمەلگا لە باوک لە دایک لە خوشک برا یعنی ئەمانەی هەموو تایە بۆ خۆی بۆ خۆی ئەمانە ئەگەر بایەخی پێ بدرێ دکتۆر عادل یعنی ئەمانە بۆ خۆی بایەخی پێ بدرێ و ببێ بە بابەتیشی گرنگ لە لای خوێنکار بە بڕوای ئێوە یعنی وامان لێ نایە بە چەند ساڵێک وامان لێبێ ئێمەش بگەینە ڕیزی کۆمەلگایەک لە کۆمەلگای پێشکەوتەکان گەرچی هەژاریش هەبێ گەرچی وڵاتی وێرانی و دژمن و نارەکانیشوان دەوریان داوین بەڵام بۆ خۆمان ئەگەر کۆمەلگایەکی باشمان هەبێت تاکی باش پەروەردەکرابێ ڕوبەڕووی هەموو کێشە کۆمەڵایەتی و ئەخلاقی و پەروەردەی و چوزانم ئەوەی کە تووشی بەریەکەوت نەبین هەموو ڕۆژانە لەناوخۆت ڕوبەڕووی ئەمانە بینەوە ئەو باغدانە چییە؟ یەکەم باغدانی حکوومەت و پەروەردە بۆ مادە ئاینیە کە ئێمە تاکە مادەیەکە هەمان بێت ئێمە کاتێکە دیفاعەکەینە پەروەردەی ئاینی وەکو نەوەکو مسلمانە تەنها دیفاعی لێ بکەین وەکو کەسێک دڵسۆز کە مادەیەکە هەبێت لە مەکتەبەکانە باسی قیەم و بەهای کۆمەڵایەتی و مرۆڤایەتی بکات تەنها مادەی پەروەردەی ئاینە ئەو مادەیە بەو شێوەیە نییە یەکەم وەکو چاپەکەی چاپێکی زۆر لاوازە کە ئەکرێت ئەو چاپە چاپێکی وا بکرێت قوتابی لای خۆشە دووەم زۆر هەڵەیتە ئێستا بۆ نمونە لە کتێبی ئاینی پۆل یەکی سەرەتاییە نووسراوە بنەماکانی ئیمان ئەرکانی ئیمان 5 خۆی 6 ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە
يعني دوو دکتۆریشی لەسەر نووسراوە کە دوکان دکتۆری زانکۆن باوەڕ ناکەم شتیوایان بینی بێت چونکە هەموو مسلمان ئەزانێت کە ئەرکانی ئیمان شەشە ینی شەشەمان کە قەزا و قەدەر لابراوە حەزف کراوە یان کۆمەڵە فەرموودە هەیە هەر لاوازە یاخود ڕاز نییە یاخود ئاین ئیسلام تەنها باسی کۆمەڵشتی کەم کراوە کە ماڵە لەکردن لەگەڵ دراوسێ و باوکو دایک و کۆمەڵە بابەت کە ئەبوایە مادەی ئاینەکەم چاپی جوانتر وایە دووەم گرنگی پێ بدرا لە ڕووی مامۆستا و لە ڕووی کەسانی پسپۆر دەرسەکانی سەرەتاوە یعنی هێستا لە دەرسی ئەخیرە زۆربەی دکتۆر عادل بێگومان کە تەلەبە تاقەتی دەرس و شتی نامێنێت لە ئەخیرەوە یان جار مامۆستای خۆی نیە مامۆستای بێ شێڕێ نادرێ مامۆستای کوردی مەس ئینگلیزی بڵێتەوە بەڵام ڕێ ئەدرێ مامۆستای ئینگلیزیان چیما فیزیا فەراقێکی لە ئاینە مەسن پڕی بکات و کاتێک ئێمە خەڵکمان زۆرە کە خەریجی بەشی شەریعە دووەم لە ماڵیشەوە نەکوەکو ئاین پەروەردە بە شێوەیەکی گشتی لە وڵاتی ئێمە زۆر لاوازە خەڵک بە ئازانە پەروەردەکردنی ماڵ تەنها دابینکردنی خواردن و جلوبەرگ و خواردنەوە و خانی جوان و جلوبەرگی جوانە بەڵام بەڕاستی ڕعایەتکردن جایە و پەروەردەکردن زۆر جیاوازە کە زۆر ماڵ هەیە باوکو دایک بە هیچ شێوەیەک نەوانەیەکی پەروەردەی هەیە بە منداڵەکانی نە کتێبێکیان بۆ ئەکڕێت نە ئەو پارەی کە ماگەنە بۆیان سەرفەکات تەنها سەرفکردنی پارە لە وڵاتی ئێمەیە ئەڕوا بۆ جلوبەرگ و بۆ خواردن و بۆ گەشت و گوزار بەڵام کەمترین بودجەمان داناوە ئێمە لە ئاسی خۆمان نە لەس ئاسی زانکۆ لەس ئاسی پەروەردە جای ئەوەی کە وڵاتی ئێمە هیچ پێشبڕکەیەک نییە بۆ لەبەرکردنی کتێب بۆ خوێندنەوەی کتێب بۆ نووسینی شیعر ئێمە مامۆستایان من لە زانکۆ هەموو ساڵێک چەند کەس لە ئێوە لە 1000 تەلەبەی لای ئێمەیە جەر وایە من ئەچمە 4-5 گروپ کە ئەکاتە 200 تەلەبە پێڵم چەند کەس لە ئێوە دەستی نووسینی هەیە کەس چەند کەس لە ئێوە تاسە مەقالەیەکی بڵاو کردوێتەوە لە گۆڤارێک کەس چەند کەس لە ئێوە ئەخوێنێتەوە من قوتابی هەیە سەری لە کۆتایی ساڵە مادێکمان هەیە پێڵ مادەی دیبیت محادەثەکردن و گفتوگۆ لە کۆتایی ساڵە کە مقابلەم کردون یەک بەیەکیان وتمە لە ماوەی ساڵێکە چەند کتێب خوێنت یەک کتێب نەخوێنێتەوە یەک کتێب نەخوێنێتەوە ئەم ساڵ کتێبێکم داناوە بیکردن و کتێبە کە باسی کۆمەڵە شاعیرەکات کتێبەکە 6 شاعری تایە 6 شاعری تایە بە 4000 دینار مامەساڵە زۆرە پێمان بڵێ چەندی ساخین و کتێبەکە ناکڕین کتێبی لای ئێمە قوتابی زانکۆ کتێب ناکڕێ ئەڵێ من ئەوەی کە پێویستە کڕم لە کاتێکە کتێب خۆشەویست بوون لای قوتابی زانکۆ نەبێت ئێمە چۆن شەوێ بە هاندان بکرێت بە پرۆسە و بە ئیش پێ بۆکردن بڵێ ڕاستە سپاس دکتۆر عەبدولفەتاح کۆتایی قسەکانی ئەو یانم بۆی کەم بە پرسیەوە بەڕێزەی باسی قوتابی زانکۆی کرد باشە ئێمە ئەوە پشکێنەوە بە دیوێکی کە ئەگەر قەرار بێ زانکۆکان شوێنی بەرهەمهێنانی توێژینەوە بە دوواداچوونی ئاریشە و گرفتەکان بن و دەست بخەنە سەر برینەکان لە ڕێی توێژینەوەی زانستی و ئایا زانکۆکانی کوردستان چیان کردەوە بۆ ئەوەی ئیش لەسەر ریفۆرم بکەن لە بواری پەروەردەیە لە هەرێمی کوردستان و ئیش لەسەر بەکەلتورکردنی پەروەردە بکەن لە ناوەندەکانی خوێندنە جگە لە ناوەندەکان تەنانەوەکو ئەوەی کە بەڕێزی پێشتریش باس کرد لە تەواوی سێکتەرەکانی ژیانە زانکۆ چی کردووە؟ بەڵێ ئێمە لە حەقەتدا زانکۆ هەتاوکو ئێستا زۆر کەم تەرخەم بووە لەو بوارەدا و تەنها لایەنی ڕۆتینی خوێندنی گرتووە کۆمەڵە مادە مامۆستا بێتە ژوورەوە کۆمەڵی مادە عەرز بکاو تەلەبەژ یا لە بەریکایە شتێ بکاو بێتە ئیمتیحانەوە بڕوە بەڵام ئەم نظامی کە ئێستا لە سەر کوردستانە بۆ یەکەم ساڵە لە زانکۆکانی هەرێم بەتایبەت زانکۆی سلێمانی تەطبیقەکرێ کە نظامی بۆڵۆنیایە ئەگەر بێت و ئەم نظامە بایەخی پێ بدرێت و زەمینەشی بۆ بڕەخسێندێ بە پێداویستیەکانیەوە ئەم جۆرە دیراسە و خوێندنە کۆمەڵێک داخوازی و پێداویستیاتی هەیە کە پێویستە دابین بکرێت بۆ جەوی دیراسە و خوێندن ئەگەر بێت و ئیجابیە باشە ئەگەر بێت و ئەم پێداویستیانەی بۆ دابین بکرێت زەمینەی بۆ خۆشکرێت و مامۆساژ بە جددی بتوانێت ئەو نظامە تەطبیق بکە ئەمە هەنگاونانێکی زۆر باش و ئیجابیە هەم بەنسبەت مامۆسا هەم بەنسبەت خوێندکارەوە چونکە خوێندکار مەشغوڵ ئەکا بە خوێندن و کتێبەوە هەم لە زانکۆ هەم لە ماڵەوە لەوە ڕزگار ئەبێ کە خوێندکار تا ئێستا لە زانکۆ کە کتێبەکەی داخست ئەڕواتەوە هەتا سبەینەیەتەوە کتێبەکە باشە ئەمەش ئەمە پەروەردە لە کوێی ئەمایە ئەمە ئەوەشی کەیتەوە پەروەردەکە لە چیە ئێمە زانست ئەگەر بێت و ئینسانەکان بۆچی پەروەردە نابن لەبەرەوەی ناخوێننەوە گوێ ناگرن متابعە ناکەن کە ئەمەیان نەکرد چی ئەەکەن بەشتی لاوەکی وەکو مۆبایل تۆڕە کۆمەڵایەتیەکان هەندێک مەسائلی تەلڤیزیۆن و کەناڵەکان ڕۆتینیاتی ڕۆژانە کە بەمەبوو یعنی نەگەشەی فکری تەیە نەگەشەی سلوکی و ئەخلاقی تەیە لە هیچ ڕوویەکۆ گەشەد نییە بەڵام ئەگەر بێت و تەلەبە بخرێتە ناو ئێمە زارورین بۆی بیخەنە ناو جیهانی کتێبەوە بیخەنە ناو جیهانی بە دوواداچوون ئەم سیستمە ئەزمونکراوی ئەوروپا نیە لێرە تەجربەی بەڵێ بڵێ ئەخناڵم لەمە واقعی کۆمەلگا بوون ئێستا بوون لە ئەوروپایەکە کە ئاینێکی کە یا شێوازێکی ژیانکردنی کۆمەڵایەتی
ئەمە ڕەچاوی واقعی کۆمەڵایەتی کوردستانی شەکایە ئەمە وانەی پەروەردەی ئاینی و ئیسلامی باسکەین ئەو لەکوێی ئەما جێ بێتەوە ئەگەر بێت و ئەم نظامە تطبیق بکرێت یعنی ئەمە ئەوەندەی علاقی بە سیستمی خوێندنەوە هەیە ئەوەندە علاقی بەلایەنە کۆمەڵاتیەکەەوە نیە بەڵام فەرق و جیازی ئێمە لەگەڵ ئەوروپا لە تطبیقکردنی ئەم نظامە لەوەدایە کە لە ئەوروپا هەموو زمینەیەکی بۆ خۆش کراوە بۆی بەرهەمەکەی بگەێنێت هەر تەنها ڕۆتینات و ئەنجامدانەکەی نەبێت بەڵام لە لای ئێمە بە نیسبەتێکی زۆر 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 زەعیف و لاواز زمینەی بۆ خۆش کراوە و شتەکانی لەبەر ئەوە تەطبیقکردنەکەی یاخود ئەستەمە یاخود بەرهەمەکە نادات ئەو بەرهەمەی کە لی دەزەکەوێت لەو نظامیان نایدا بەدەست باش ئەو هەموو بەشە ئاینێ هەیە بەشی شەریعەتی ئیسلامی لە زانکۆکانە ئێوە خۆشتان هەردوو بەڕێز دکتۆر عادل دکتۆر عەبدولفەتاح لێ مامۆستا یعنی ئێوە وەکو خەمخۆری ئەمە لە ئاستی تاکەوە لە ئاسی کۆلێژ وانە بیلەوە نەکراوەتەوە لە ئاسی باڵا کۆنفرانس و کۆنگری گەورە بۆ ئەم مەسەلەی پەروەردەوانەی پەروەردەیە بکرێ لە ناوەندەکانی خوێندنەوە ئەمە لە حەقەت وەکو جەنابتان ئەبزام ئاگادار بوون کە ئێمە دوێنێ سیمپۆزیۆمێکمان کرد لە بەهاوبەشی کۆلێجی زانستی ئیسلامیەکان لەگەڵ کۆلێجی زانکۆی گۆژەی لە بینی هەردوو بەشی پەروەردەکە ئێمە بەشێکمانەیە پەروەردەیانی وانیش بەشێکیانەیە پەروەردەی ئیسلامی لە ضمنی ئەو سیمینارانەی کە لەم سیمپۆزیۆمەدا باسمان کرد باەخی و گرنگی هەوڵدان بۆ لایەن زیندووکردنەوەی لایەنی پەروەردەی و بایەخدان بەم بەشە و ئێمە لەوەی کە پێشنیارمان یا اقتراحمان کرد کەیتر لەمە دواییشی بۆ بکەین یەک دوو خاڵ بوو یەکەم ئێمە ئەبێ مخاتەبەی حکوومەتی هەرێم وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا بکەین کە ئەم بەشانە بە تایبەت زیاد لە هەموو بەشەکانی تر کە بەشی پەروەردەیە باەخێکی تایبەتی پێ بدرێت و هەموو کار ئاسانیەکی بۆ بکرێت کە بتوانین چۆن تاکی ناو زانکۆ خوێندکارێکی زانکۆ پەروەردە بکەین کە بتوانین تەشجیعی بکەین لایەنی علمی زانستی لایەنی نیشتیمان پەروەری لایەنی کۆمەڵایەتی لایەنی مرۆڤدۆستی هەموو ئەمانەی تیا دروست بکەین ئەمە یەک دووهەم ئێمە کار بۆ ئەوە بکەین کە بۆ ئەوەی قوتابخانەکان ئەو مادانەی کە تیانایە پەروەردەی ئاینی کە تا ئێستا کەسی پسپۆر نایڵێتەوە یعنی ئێمە بە حەقەتە وتنەوە شەر نییە لە پەروەردەیە هەموو شتێک لەوانەیە علمێک فیزیا کیمیا بەس وتنەوە لایەنە علمەکە کفایەت بێ ئیتر کەساتێکە زۆر دەوری نەبێ بەڵام لایەنی پەروەردەی پێش وتنەوەکە کەساتێکە دەوریەیە چۆن ئەکرێ مامۆسایەک لایەنی پەروەردەیی بە منداڵێک بڵێ نابێت درۆ بکەی نابێەوە بکەی بەڵام خۆی درۆ لەگەڵ خوێندکارەکانە بکە ئەکرێ پزیشکێ بە نەخۆشەکەی بڵێ نابێت جگەرە بخۆی جگەرەوە خراپە بەڵام خۆی فیشەی جگەرەکەی بێ بە دیارسەریەوە ئەم نەخۆشە چۆن باوەڕ بەم دکتۆراکە کە بڵێ وڵات جگەرە خراپە کە بە خۆی بە دیاریەوە جگەرە ئەکێشێ ئەم منداڵە سەرنجی مامۆساکە ئەدا ئەو ئاکارێک کە مامۆساکە فێری ئەکا ئەگەر بێت و لە خۆیان نەبێت تەلەمەکە وەری ناگرێت لەبەرەوە ئێمە پێویستیمان بۆ هەیە مامۆستای مادە و بابەتی پەروەردە دروست بکەین بۆ داواکەین ئیش لەسەر ئەوە ئەکەین کێکەم لە ڕووی زانستیەوە پسپۆران و دەرچوانی بەشی شەریعە بەگشتی و بەدایبەت بەشی پەروەردەی ئاینی ئەمانە بکرێن بە مامۆسای پەروەردەی ئاین لە قوتابخانەکانە وەک چۆن هەموو بابەتەکانی کە بە دوای پسپۆری تایبەتی خۆیان ئەگەڕن ئەبێ پەروەردەی ئاینیش پسپۆری تایبەتی خۆی دەرچووی ئەو بەشە ئەوانە بکرێن بە مامۆستا دووهەم باەخ بەوە بدرێت کە کەسانی بە شخصیت کەسانێکی پەروەردەکراو خاون پەروەردە ئەو مادەیە بڵێتەوە هەتا کاریگەری لەسەر تاکەکان عەبدولفەتاح من ماوەی بەرنامەکەم تەواوەگەر بە کورتی دو قسە شتێکت ما بێ لەسەر کۆی تەوەری بەرنامەکە کە قسە لەسەر معریفەی ئاینی و بەهای پەروەردەی ئیسلامیەکەی لە ناوەندەکانی خوێندا ئەگەر شتێکت ما بێ بە کورتی ئەمە لە کۆتاییدا ئەمانەیە ئەو پەیامە بگەێنین کە مرۆڤ لە دوو پێکاتە پێکاتوە پێکاتەیەکی ڕۆحی پێکاتەیەکی مادی زۆر شت هەیە بە پێکاتە مادیەکە بەرجەستە ئەبێت و ئەگەیتە نەتیجە بەڵام فەرامۆشکردنی لایەنی ڕۆحی ئەگەر بێت و فەرامۆش بکرێ هەرگیز ئەو ئینسانە دروست نابێت بۆیە پێویستە چەندێک باەک بە لایەنە مادیەکە ئەدرێ ئەوەندەش بە لایەنی ڕۆحی و بە تایبەت ئاکارە پەروەردەیەکان لە ڕوانگەی ڕۆحیەوە بە خەڵکی بگەێنی کاریگەری زۆر زیاتر ئەبێ و چەسپاوترە بێ لە ناو تاکەکاندا بەڵێ سوپاس دکتۆر عادل ئەگەر شتێکت ما بێ لەسەر کۆی تەوەری بەرنامەکە فەرمووە بینەرە دووتەی من بۆ هەموو لایەنە پەیوەندیارەکان هەم بۆ باوکان و دایکان و مامۆستایانکەوە ئەڵێم منداڵان و لاوانی ئەم وڵاتە لە ئەستۆی ئێمەیان ئێمە بەرپرسیارە بەرامبەریان باو بەرپرسیارە بەرامبەر بە پەروەردەی مناڵەکانی مامۆستا بەرامبەر بە خوێندکار و قوتابیەکانی وەروەها لەلایەنە پەیوەندیارەکان کە بەڕاستی کەمتەرخەمی زۆر هەیە لە وڵاتەیە لە هەموو ئاستەکانە کە پێویستە دەرکی پێ بکەین و هەوڵی بۆ بدەین کە ئەو کەمتەرخەمیانە نەمێنێت و کە بەڕاستی ئەگەر بمانەوێت وڵاتە پێشخین ئەگەر بمانەوێت چارەسەی کێشەکان بکەین ئەگەر بمانەوێت نەکەوێنە ژێر کۆمەڵە قەیرانی ئەخلاقیەوە ئەبێ زۆر گرنگی بدەین بە پەروەردە وەکو مامۆستاش ئاماژەی پێ کرد کە بەداخەوە
ئەو قوتابانی کە دێنە بەشە پەروەردەیەکان زۆربیان ئەو قوتابیان کە کەمترین نمریان هەیە ئێمە ئەو قوتابانی کە پلەی بەرزان هەیە یان نمری بەرزان هەیە ئەخوێن بۆ هەندەسە و تۆپ لە وڵاتی ئێمە بەداخەوە چونکە وڵاتێکی مادین چونکە بە شوێکی مادی بیرەکەینەوە لایەن ڕۆحمان فەرامۆش کردووە ئەوەی خەڵک توبی بەلاوم لە کاتێکە زۆربوونی دکتۆر و پزیشک نیشانی ئەوێ وڵاتە نەخۆشە لە وڵاتی پێشکەوتەکانە مامۆستا لە هەموو کەسێ بەڕێزترە معاک موچەی لەم کەسێ زیاترە لەبەرەوە زۆربوونی خستەخان و زۆربوونی کولەی تۆپ و بەرزی پلەی نمرەی کولەی پزیشکی نیشانی ئەو نیە کە وڵاتێکی پێشکەوتی نیشانی کە وڵاتێکی نەخۆشین و بۆی پێویستان ئەگەر بێت و نەخۆش نەبین پاک و خاوێن بین پێویستان بە دکتۆر نابێ بەڵکو مامۆستایەک یان مامۆستایەکی ئاینی زۆر لای خەڵک بەڕێزترە بێت لە دکتۆرێک کە ئەویش هەر بەڕێزە و جێی سوپاسە. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر عادل شێخانی سەرنووسەری گۆڤاری بڕیار سپاس بۆ دکتۆر عەبدولفەتاح بەهێی توێژەر لە شریعەتی ئیسلامی و مامۆستای زانکۆرد و بەڕێزان سپاسانەکەم کە دەرفەتان ڕەخسانەوە لەم بەرنامەی من ئامادە بوون. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی مەودای ئەم جارە دەمەوێت لێرەوە جارێکی سوپاسی برایانی پشتی کامێرە کۆسار و مەعاس بکەم و هەروەها سپاس بۆ کتێبخانەی ئەمەزۆن ئەم شوێنی بۆ دابین کردین تاوەکو گفتوگویەکی معریفی لەسەر بەهای ئاینی و سیستمی پەروەردەیی لە هەرێمی کوردستان بکەین. سپاس بۆ ئێوەش تاوەکو ئێستا بە دیار بەرنامەکەمانەوە دانیشتین کاتێکی خۆش بۆ هەموو لایەن.